ئێرە نەخۆشخانەی ئافرەتان و لەدایکبوونی فێرکاریە بەشی منداڵە ناکەمەکان ئێرکانە بەشی پێشوازیە ئەو منداڵانەی تازە لەدایک دەبن چ بە شێوەی سروشتی چ بە شێوەی نەشتەرگەری دێن لۆ ئێرکانەت یەکەم جار پشکنینی سەرەتاییان لۆ دەکرێتن ئەگەر پێویست بە داخلبوون بی داخل دەکرێن ئەگەر پێویست نەبی لێرکانە چارەسەری سەرەتاییان لۆ دەکرێتن و بەڕێ دەکرێن دەدرێنەوە دەست دایکەکان. ئێرە بەشی داخلبوونی منداڵە ناکەمەکانە لێرکانە داخل دەبن ئێرکانە بەشی مختبەرە تاقیگەیە پشکنینی خوێن لێرکانە دەکرێت لە بۆ نەخۆشەکان ئێرکانە ژووری کۆتا ئەو مندارانەی ئەگە پێویستیان بە ناو حازینە نەنویتن لێرە داخل دەبن بۆ نمونە ئەو جیهازەمان هەیە ئەوە جیهازی سپایرۆل فۆتۆتێراپیا کە یەک لە ئامێرە گرنگەکانە بۆ کەمکردنەوەی زەرتک لە منداران ئەو مندارانەی پێشتر کە زەریان هەبوو دەبا خوێنیان بگۆڕێتن ئێستا بەبوونی ئەو جیهازە گۆڕینی خوێن گەلک کەمی کردیا لەو بەشە سارانە احتمالە یەک مندار خوێنی بگۆڕدرێتن ئەو مندارانە هەموو منداری ناکەم لێرکانە داخل بووینە ئەم بەشەمان ساری 15/12/2022 نۆژەن کرایتەوە پاش نۆژەنکردنەوەکەی بەرەو پێشچوونێکی زۆری بەخۆیەوە دیتیە لە جۆری ئامێر و لە دابینکردنی جیهازی هەناسەی دەستکردۆ منداران و هەروەها دابینکردنی دەرمانی سێرفەکتان کە پێویستە بۆ گەشەی سیەکانی منداران ئەوانە هەمووی لێرکانە دابینکرایە هەروەها هەر مندارێک پێویستی بە مۆنیتەر لێرکانە پێویستە مندار پێویستی بە ئینفیوژن پەمپە بۆ پێدانی عیلاج ئینفیوژن پەمپەکە مەوجودە لێرکانە هەروەها ئامێری سیپاپمان هەیە لێرکانە ئەو منداڵانەی ئەگەر هەناسەیان تەنگ بیتن و سیەکانیان تەواو گەشەی نەکرد بیتن و پێویستیان بە ئامێری هەناسەی دەستکرد بیتن سیپاپ لێرکانە پێویستە لۆ ئەو منداڵانە. یەکەم شت لێرە ئیشم ئەوەیە کاتێک دەستم تاقیم دەکەم کاتێک کە دەچم تەمەشای منداڵەکان دەکەم و یەکەم شت چەکی کانولەکەیش دەکەم لەبەرەوەی ئەساسترین شت ئەوەیە کانولەکەی نەوەکو ئاوت بی شتێک بی بەوەبی یەکەم شت کێشەمان لۆ دروست نەکا. لە هەمان کات ئەگەر کانولەکە هیچ مشکلەی نەبوو کێشەمان نەبوو مغەزەکەی دەخینە سەری تەرتیبی دەکەین و پاشان تەبەڵەکەی تەمەشا دەکەم بزانم ئایا تووری ڕۆژانەمان هەیە ئی پەرستارەکان بە هەمان شێوە نەخۆشەکەی دەبینم ئەگەر کانولەکەی باش بسەحەکی لێ دەدەم ئەوە هیچ ئاود نییە و هەروەها مغەزەکەی چیە ئایا کلیکۆز سەلایینە کلیکۆز وۆتەرە ئەویش تەرتیب دەکەین و بزانین ئایا ئۆکسجینەکەی ماسکە یان نێزەڵە ئەوش تەرتیب دەکەین بە هەمان شێوە هەر کامیان بی سەحەکی لێ دەدەین لە دواتر دەرەجەی حەرارەی منداڵەکەی لە حازینەی ئەوەش چەند بی دەینووسین ئایا 37 35 بە هەمان شێوە تووری خۆمان لەسەر دەکەین لە بەرامبەری واژوش دەکەین و ناوی خۆم دەنووسم کە ئەو ڕۆژە مەوجود بوویمە ئەو نەخۆشەم دیتیە و ئامادە بوویمە لە هەمان کات عیلاجەکانیشی ئەو ڕۆژی چ عیلاجەکی هەبی ئیشارەتی پێ دەدەین عیلاجی ئیلتیهابی هەیە بە هەمان شێوە ئەدمشنەکەی چ بووە هۆکارەکەی چێ نەخۆشی عیلاجەکانی هەروەتر بە پێی سەحاتەکەی عیلاجی دەدەین عادەتەن منداڵمان لێرانە عیلاجی فیدومان هەیە 12 نیورانە 12 شەوێ
ئیشیمە ئەو ئیشارەکە هەیە کەمە یەکەم زاردین دەست پێ دەکەین لێرانە ناوی ئەو هەموو نەخۆشانە دەنووسین و تەماشای تەبەڵەکان دەکەین پێداویستەکانیان چییە عیلاج و نقصانەکانیان چییە ئەو ئەزیزانێک کە لێرەیە هەمووی تاقی دەکەینەوە کە وەک پیشەی خۆم یەکەم لەکە دینە ژوورەوە هەموو نقصانەکان دەنووسین دەست بە ئیشەکان دەکەین بەشی منداڵە ناکامەکان کارێکی زۆر قورسە لەبەرەوەی یەکەم شێت ئەتوو ئێرە بە تەنهای ئیش دەکەی بەبێ ئەوەی خانەوادەکەی لێرەبی بەرپرسیارەتیش گەورەیە لەبەر ئەوەی 6 مانگ و 7 مانگ 8 مانگ لێرەیە تەنها خۆت لێرە لەگەر ئەو پزیشک و کارمەندانە بێکەوە ئیشەکەی دەکەی لە هەمووی قورستر ئەوەیە کە ئەو خانەوادێت 10 سال 12 ساڵ هێمنداری نەبووە کە دێتە ئێرە ئەم دەردین چاوەڕێی تو دەکە یەکەم خوا دووەم ئەتوو ئەنی ئەو بەرپرسیارەتی ئەخلاقی وە پیشەیی شەرۆمان. پێشتر لەو بەشەی منداری لە خوار 25 هەفتە نەیدەتوانی بژیتن ئێستا لەو بەشەمان لە سایەی بوونی ئەو هەموو ئامێرە و لە سایەی پێدانی مادەی سێرفەکتان کە ئەو مادە زۆر مهمە لە بۆ گەشەی سیەکانی منداری پێشوەختە لەدایک بوو زۆر خۆشبەختین کە ڕۆژانە مندار ئیستفادە لەو عیلاجە دەکاتن و ئیستفادە لەو ئامێرانە دەکاتن و بەبوونی ئەو ئامێرانە ڕێژەی لە دەستدانی مندارمان زۆر زۆر کەم بوویتەوە ئەو ئامێرانە بووینە ئەوەی کە بشانەوەی دڕی مندار بکرێتن ئەو ئامێرانە بووینە ئەوەی کە مندار بە باشترین تەندروست لەو بەشەی بەڕێ بکرێتن. گوزاریانەی کە لە نەخۆشخانەی لەدایکبوون هەیە پێک هاتووە لە هۆڵی لەدایکبوون چاودێری دووجیانی و بەشی پاش منداڵ بوون واتە چاودێری دوای لەدایکبوون و بەشی منداڵە ناکامەکان بەشی منداڵی بلووری بەشی تیشک قاوشەکان جگە لە بەشی سنتەری تونند و تویژی ئافرەتانمان هەیە. گۆڕانکاریانێک کە لە نەخۆشخانەی لەدایکبوون ڕوویدا لە نۆژەنکردن و فراوانکردنەوە نێزیکەی 5 ساڵە کردنەوەی بەشی ڕاوێژکاری و فراوانکردنەوەی ڕاوێژکاری لەلایەن ڕێکخراوی جیایزێتی ئەڵەمانی کە پێشتر 2 ڕاوێژکاری هەبوو بۆ ئافرەتان بەڵام ئێستا پێکهاتووە لە 6 ڕاوێژکاری 2 ڕاوێژکاری سکپڕی 1 ڕاوێژکاری ئافرەتان ڕاوێژکاری هەناو نەشتەگەری گشتی لەگە گورتیلە و لەگە پزیشتی هەناو و هەروەها بەشی کردنەوەی بەشی چاودێری چڵ کە زۆر گرنگ بوو لە نەخۆشخانەمان
پێشتر چاودێری چڕ نەبوو لە نەخۆشخانەی لەدایک بوون نێزییکی یەکەم مانگ لەم بەشە چرویەک نەخۆشمان هەبوو بە تەندروستێکی باش گەڕانەوە ماڵ و هەروەها بەشی ئەوەشمان هەیە کە هۆڵی لەدایک بوون دووجیانی مەترسیدار لەگەر چاودێری دوای لەدایک بوون کە ئەمانە سێ بەشن فراوان کرانەوە نۆژەن کرانەوە بێدەکانیشیان زیاد بووە لەلایەن ڕێکخراوی سەحای عالەمی WHO بە هەماهەنگی وەزارەت و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و بە کوالیتیەکی سەردەمیانە کە بتوانن خزمەت گوزاریەکی تەندروستی باش پێشکەش بە هاوڵاتیانی شاری هەولێری خۆشەویست دەکەن و ئەوە چی دیشمان هەیە لەم بەشەم ئەوە چی خزمەت گوزاری کە زۆر گرنگە بەنسبەت ئافرەتانی دووجیان کاتی منداڵبوون و قۆناغی دووەم بەکارهینانی غازی نایترەس ئۆکسیدس بۆ منداڵبوونی سروشتی بەبێ ئازار ئەوەش لەسەر بودجەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر ئێستا هەر نەخۆشە کە سەردانی بەشی هۆڵی لەدایک بوون دەکە ئەو غازە بەکاردێت لە قۆناغی دووەمی منداڵبوون کە بتوانی هەست بە ئازار کەمتر بکە. ساڵە لە مستەشفای کار دەکەم لە زۆر بەشەکانی ئێرە کارم کردووە ماندیبوون و مەشەقەتەکی زۆر ماندیتیە و ئێستش لە بەشی لەدایک بوون کار دەکەم ڕۆژانە زۆر ئیشیمە ولادەمان زۆرە مستەشفا زۆر زەختی لەسەرە زۆر شار و شارچکەکان زۆر لەسەر ئێرە زەختی دەکەن وەچی منداڵەکان لەدایک دەبن تەمان ئەو کاتی لەدایک دەبن دەیان بە ژۆری منداڵەکان لەوێن دەری منداڵەکان ئەگەر خاوێنکردنەوەیان بوێ ئەگەر سەکەر و سەکشینیان بوێ لۆیان دەکەم دوادڵچیان لەبەر دەکەم ئەستش پێی مۆری منداڵی هەیە پێی مۆرەکەی منداڵەکەی لێ دەدەم دەیدەمەوە دەستداچی و یان خاوەنەکەی. ئەو نەخۆشانش کە دێتە ئەو خستەخانەی بێزگەلەوەی نەخۆشی هەموو جۆرە نەخۆشیەکە بەزە ئەو نەخۆشانش دێکە ڕێژەی ترسناکانیان گەلێک زۆرە یعنی ماکەکانی نەخۆشی و مەشاکلەکانی دووجانی و هەموو جۆرەك دێتە یەکوانە بێزگەلەوەی ئەو نەخۆشانەیە کە ناو هەولێر و دەوروبرەکەشنینە ڕۆژانە ئەمە ئەو نەخۆشانە وەردەگرین لە شوێنی دیش دێ حالاتی کە لە مستەشفیەکانی کە ئیش نەکرایە یان لە شارەکانی کە ناتوانێت ئیشکرێت چکەمە تیمێکی بەردەوامی ئێشگری ڕێکوپێک دروستکرایە بۆش ساڵک و دنیا چەندین ساڵامە ئیشمانەوە مستەشفای کردێ بەو ڕێژەیە بۆ شێوەیە ئیش دەکرێت بێزگەلەوەی ڕۆژانە نییە ئەمە نەخۆشێکمان لە شارەکانی ناوەندی عێراق یان با بڵێم باشووری عێراق لە بۆمان لێ ئەو گۆڕانکاریانەی بەسەر ئێرەدا گەلێک زۆر بوون کە بەسەریان داهات لە کابینەینۆ بۆ نمونە پێشتر ئێرکانە تاقەی وەرگرتنی زیاتر نەیدەتوانێت لە 25 کەی زیاتر وەربگریتن ئێستا پاش نۆژەنکردنەوە و پاش گەورەکردنی دەتانین هەتا 6 کەیس لێرکانە ڕۆژانە وەربگیرێتن هەروەها سۆرسی مێدیکەڵ ئێرمان لێرکانە یعنی هەوای تووبیمان لێرکانە پێشتر زۆر کەم بوو
تەنانەت لە یەک قاعی هەبوو ئێستا لە هەموو جێیەکانی ئەو بەشە هەوای توبیمان بەدەست دەکەوی ئۆکسسیجینمان پێشتر لێرکانە بە هەمووی 35 سۆرسی ئۆکسسیجین هەبوو ئێستا 92 سۆرسی ئۆکسسیجین لەو بەشەی بەدەست دەکەویتن هەروەها کاتی دروستکردنی ئەو بەشە داوامان لە ئەندازیارەکانمان کرد کە ئەو بەشە دروست دەکرێتن بە شێوازێکی مۆدرن دروست بکرێت بە شێوازێکی سەردەمیانە دروست بکرێتن بتوانین لە هەر شوێنێک لەو بەشەمان ڕابۆستین بتانین چاودێری منداڵەکان بکەین و بتانین چاودێری هەناسەیان بکەین. نەخۆشخانەی لەدایکبوون یەکێک لە نەخۆشخانە سەرەکیەکانی شاری هەولێری خۆشەویستە کە زیاتر لە 40 ساڵ دەبێتن خزمەت بە هاوڵاتیانی ئەم شارە دەکاتن. لە ئێستادا زۆربەی زۆری بەشەکانی خۆشبەختانە نۆژەن کراوەتەوە و خزمەتێکی گەورە بە هاوڵاتیانی ئەو شارە نەک تەنها بۆ شارە بەڵکو بە ئاوارە و پەناهەندەکانیش دەگەێنێتن. ئەگەر هاتو سەیری ئامارەکانیش بکرێ ڕۆژانە سەروی 80 منداڵ لەدایک دەبێتن ئەوەی بە ئاسایی ئەوەی بە نەشتەرگەری و لە کاتی فریاکەوتنەکان بەشی منداڵە ناکامەکان بۆیە ئێمە ئەو کاری کە لێرە دەکرێت کارێکی گەورە و بەرز دەنرخێنین بە تایبەتی لەلایەن کارمەند و ستافەکانەوە کەوا وەکو سەربازێکی ون لە پشتەوەی شاشەکان و لە ئەوەی کە لە بەرچاوی خەڵکدانە گرنگجێکی گەورە بە خەڵکی شاری هەولێری خۆشەویست دەگەێنن بە خزمەتکردنیان بە بێوچانی بە 24 کاتژمێری بە دڵسۆزانە. دیاری بەرنامەی سەربازی ون لە کوردستان 24 پێشکەشە بەو کارمەند و ستافانەی لە نەخۆشخانەی لەدایکبوون بە تایبەتی لە هۆلی لەدایکبوون و لە بەشی منداڵە ناکامەکان کەوا خزمەتێکی زۆریان بە هاوڵاتیانی شاری هەولێری خۆشەویست کردووە بە تایبەتی ئەوانەی کە ئێستا لەگەڵمان ئامادەن کەوا لە کۆنتترین کارمەند و ستافەکانی نەخۆشخانەی لەدایکبوون و ئافرەتانن بۆیە ئەم دیارەیان پێشکەش دەکەین پێشکەشە.